مزگەوتی خانەقا یەکێک لە مزگەوتە کۆنەکانی شاری هەولێر کەوتۆتە ناوەندی شارەکە و نزیک قەڵای هەولێرە. وشەی خانەقا واتە شوێنێکە بۆ سۆفیگەری و بۆ عیبادەت و فێرکاری و ژیانێکی ڕۆحانی. ئەم شوێنە زۆر جار وەک مزگەوت و قوتابخانەی ئاینی بەکار هاتووە. بسم الله الرحمن الرحيم. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. پێشەشی بە خێراتتان دەکەم وە لەسەر داوایگۆ ئەو وەڵامی ئەو سوالەتان دەدەمەوە کە دەربارەی ئەو مزگەفتە ناوی مزگەفتی خانەقایە وە لە دایرەی ئەوقاف مسجلە التەکیە الخالدیە فی ئەربیل. ئەو مزگەفتە بەو معلوماتی کە ئەمە هەیتمان لە ساڵی 1220 هیجری کە دەکاتن 1805 لۆ 1806 میلادی دروست کرایە لەلایەن باپیری هەرە گەورەمان کە ناوی مەلا هیدایەتوڵای هەولێری بووە. مەلا هیدایەتوڵای هەولێری یان مەلا هیدایەتوڵای ئەربیلی. طبعا ئەو مزگەفتە مباشرەتەن بە ئیشرافی مەولانە مەلا خالیدی نەقشەبەندی کرایە. مەولانە خالید یەک لەو شێخانەیە کە شەیخی تەریقەی نەقشەبەندی بووە و مجەدیدی تەریقەی نەقشەبەندی پێی دەڵێن لەو زەمانەی. لە هەولێرێکە تورک کە ڕۆیشتی لە ساڵی 1920 هیچ بینایەک لە خوارێ نەبووە. یەک ئەو قەیسەریە ئەوە ئێستا مایە دوکان بەس ئەو مزگەفتە هەبووە لەگەر ئەو مزگەفتە پێشی عوسمانیەکان بڕۆن ئێرە مزگەوت بووە. ئەمە تاریخی کولیە نازانم 200 بەس کۆنترین مزگەفت ئەمەیە لەگە ئەوەی ئێرانە کە لێ خوارێ. ئەو دووە ئێرە هەمووی قەبرستان بووەوە هەمووی قەبرستان بووە. ئەو مزگەفتە دوای هەولێر شارێکی کۆنە 6,000 ساڵە تاریخە هەتا ئێستاکە. ئاشوریەکان کە نەمان عوسمانیەکانی 370 ساڵ حکمی بیلالی عەرەبیان کرد 1920 ئاخری جوندی عوسمانیەکان نەما ڕۆی کە شەریعی ئیجازی هەستا بە سەورا لە سعودیا دەکا باپیری فەیسەلیەکە. ئەوە کە ئەو بیلالی عەرەبی ڕزگار کرد بە هەمووی عێراقیش پێوە کۆتایی بە دەوڵەتی عوسمانی هات. ئەو مزگەفتە لە 200 ساڵ زیاترە هیچ بینا نەبوو. ئەو مزگەفتە هەبوو لەگە ئەوەی ئێرانەوە لەچێ خوارێ هیچ مزگەفتێکی تر نەبووە. دوای ئەو مزگەفتە لێرەیە قەبرێک وا لەوێ کابرایەکی هەندی بینات ئەو مزگەفتی گەورە قەبرەکەش وا لە ناو دیواری مزگەفتەکەیە کاچ خۆ.